ئەوەی کە ئێستا حکوومەتی تورکیاییکا بەرامبەر نەگەێستا بە درێژایی تەقریبەن مێژوو بە تایبەت دوای دروستبووین دەوڵەتی عێراق بەرامبەر بە عێراق پێشەلکاری سەروەری خاکی عێراق و لە ڕوانگەی یاسای تاوانکاری نێودەوڵەتیەوە ئەگەر بە خودی عێراق ئەوەی کە بەرامبەر بە خودی عێراقی وەکو دەوڵەت هەر هێرشەکەی کە ئیکاتە سەر عێراق ئەگەر هیچ کەسێکیش نەکوژرێت لە پەلامار و هێرشەکانیدا تاوانی دژمنکاریە کەیەکێک لەو تاوانە تازانەی چوارچێوەی دەسەڵاتی دادوەری دادگای تاوانکاری نێودەوڵەتی و تورکیا خودی خۆشی یان لە هێرشەکانیدا هێرشەکانی بە بێمەبەست نەبووە بە مەبەستەوەی و بێ ئاگایی نییە بەڵکو بە مەبەستەوەیە کە مەبەستی لە ناوبردننی نەتەوەی کووردە جا ئەگەر هات و بەشێکی کەمیشی بێت بۆیە ئەم تاوانانی کە تورکیا ئەنجامێدا لە چوارچەوەی یاسای تاوانکردن دەوڵەتە پێشەلکاری یاسای تاوانکاری نێودەوڵەتیە و لە ڕوانگەی یاسای نێودەوڵەتیەوە پێشەلکاری سەروەری خاکی عێراق لە ڕاستیە حکوومەتی عێراقی بۆ بێدەنگە ئەویان نازان معنی ئەبێ حکوومەتی عێراقی وەڵامی هەبێت و هەڵوێستی هەبێت و ئەتوانێ هەڵوێستە جدیشی هەبێت ئەگەر بیەوێ ئەتوانێ سکاڵا تۆمارکە لەسەر تورکیا لە دادگای دادی نێودەوڵەتی داوای قەرەبووی ئەو زیانانە بکا کە حکوومەتی تورکیا لە هێرشەکانیدا دژی هەرێمی کوردستان کە هەرێمی کوردستان بە پێی دەستوری عێراق بە گوێرەی مادە 107 بەشێکە لە عێراق ئەتوانێ داوای قەرەبوو بکە و قەرەبوو وەربگرێتەوە و ئەتوانێ ئەم کەیسە ئەگەر بیەوێ بیگەێنێ بە دادگای تاوانکاری نێودەوڵەتیش. عێراق و تورکیا ئەندامی ئەم دادگایانی یەکێک لەو ڕێکارانەی کە بۆ ئەوی وڵاتێک بۆی دادگای تاوانکاری نێودەوڵەتی دەسەڵاتی دادوەری وەربگرێ بۆ ئەوی لێکۆڵن لە تاوانەکان بکات کە لەو وڵاتەدا ئەنجام دراوە یاخود لەلایەن هاوڵاتیانی ئەو وڵاتەوە ئەنجام دراوە بە جووری مادەی 12 بەڕگەی سێ ئەوەیە کە ئەگەر هات و وڵاتەکە خۆی دەسەڵات دادوەریەکانی دادگا پەسەند بکات واتە بەڵکو بڵێ ئێستا عێراق ئەندامی دادگانیە بەڵام ئەگەر بیەوێ ئەتوانێت دەسەڵات دادوەریەکانی دادگا پەسەند کات سەبارەت بەو تاوانانەی کە یاخود بەو هێرشانەی کە تورکیا دەیکاتە سەر هەرێمی کوردستان و کە بەشێکە لە عێراق و وەکو باسمان کرد تاوانی دژمە مرۆڤایەتی ئەنجام داوە زۆر کات تاوانی جەنگی ئەنجام داوە و هەروەها پێشەلکاری یاسای نێودەوڵەتیەکێک لەو تاوانێکی تر ئەنجامی داوە بریتێ لە تاوانی دژمنکاری و هەروەها بەرامبەر بە خودی کوردیش بە بۆچوونی ئێمە هەندێک جار ئەگاتە ئاستی تاوانی جینۆسایل لەبەروی مەبەست و نیازی تاوانی هەیە بۆ ناوبردننی نەتەوەی کورد خۆی خەرەبۆکە چێ بریتێ لە قەرەبووی مادی و معنەوی قەرەبی معنەوی داوای لێبوردنکردنە لەسەر ئاستێکی فەرمی کە جارێکی دیکە مێرشانی بەرامبەر بە عێراق ئەیکاتیا بەرامبەر هەرێمی کوردستانی کا دووبارەی نەکاتەوە و قەرەبووی ئەو زیانە مادیانەیە کە دروستی کردووە لە ژینگە لە دارستانەکان لە سوتانی دارستانەکان لە ژینگە لە ئاژەڵەکان کە کەوتون کە بەهۆی گەوتۆ بۆمبارانەکانەوە بەهۆی تۆپبارانەکانەوە بۆ هێرشەکانەوە ئاژەڵ کوژراوە ئاژەڵ بۆتە قوربانی و هەروەها دارستانەکان سوتاون کەڵک کشت و کاڵەکان ناوچوون و هەروەها زیانی جەستەیی مرۆیش لە ڕووی ئادەمیزادەکان شەهید بوون واتە ئەمانە خەمرنێ بە پارە و ئەبێ قەرەبوو بدرێتەوە ئەوەی کە من بیستومە ئەڵێن بە ڕێکەوتنێک هاتووە لەگەڵ حکوومەتی عێراقی لەگەڵ حکوومەتی تورکیا بە ڕێکەوتنێک هاتوون ئەگەر ئێستا ئەگە بە ڕێکەوتنێک بێ ئەتوانێت ئەو ڕێکەوتنە داوای هەڵۆشاندن و ڕێکەوتنە بکات ئەگەر هاتوو بە ڕێکەوتنێک حکوومەتی عێراقی لەگەڵ حکوومەتی تورکیا ئەو ڕێکەوتنەی کردبێ بووی هاتنی ناوی ئەم بارەگانە بۆ هەرێمی کوردستان بۆ عێراق ئەگە بە ڕێکەوتنێک هاتووە و هەستەکە ئەم ڕێکەوتنە زیانی داوە لە پێشەلکاری پێشێ لە بۆ سەروەری عێراق زیانی داوە لەسەر سەروەری و شکۆی عێراق ئەتوانێت ڕێکەوتنامەکان هەڵبۆشێنێتەوە ئەگەر بە زۆرم لێش هاتووە دیسان ئەتوان لە ڕێگەی ئەنجومەنی ئاسایشی گرتوەکانەوە ئەگەر خۆشی بە هەڵوێستی خۆی نەچێت دەرەوە لە ڕێگەی ئەنجومەنی ئاسایشی گرتوەکانەوە بیان کاتە دەرەوە و داوای قەرەبوویان لێ بکاتەوە لە جیۆگرافیای یان بڵێ ناوچەی کوردستان بەم جۆرە یانیکە هەڵقەوتەکەی بە جۆرێکە کە چواردەوری بە دوژمن تەندراوە و یەک نەگرتووی کورد واتە کە بڵین پارچە پارچەی کوردیش هۆکارێکی گەورەی هەمیشە ئەم تۆ بارانکردنە یان هەمیشە ئەم شکستانێک کە بە لە مێژووەوانەیە کە بێ ئەگەر بگەڕێنەوە بۆ ڕابردوو تاوەکو ئەمڕۆژ بەردەوام یعنی کە بەردەوامی هەیە و بۆ داهاتووش تاوەکو کورد بەم جۆرە بێت بەردەوامی ئەبێت واتە ئێمە سەبەبی سەرەکی یان بڵێن هۆکاری سەرەکی هەر هێرشێک هەر شکستێک هەر شتێک کە بەسەر میلەتی کوردایە خۆمانین لە پێش هەموو کەسێکی دیکەوە چکە پەرتەوازەی خۆمان یەک نەگرتووی خۆمان تورکیاش یەکێک لەم بۆشاییانە لەم کە بە عەرەبی ثوغڕەی پێڵەن کە لە ناو میلەتی کووردا هەیە کە میلەتێکین بۆ خۆمان ینی خۆخۆرین لە ناو خۆیە
ئەم بۆشایی بە هەڵقۆستۆتەوانێ واکات کە سوود لە دەرفەتێک لە لایەنێک لە کۆمەڵێک پرۆسا وەربگرێت بۆەوەی بێت لایەنێکی دیکەی پێێتۆ بارانکە یان بە بیانوویکی دیکەوە بێت تۆ بارانی ئەم ناوچێ بکە.